ئەزانین چۆن من پێم وایە کە شۆڕشی جەماوەری دەتوانێت زۆر شت بگۆڕێ بەڵام بە بڕای من خودی هاتە مەیدانی جەماوە ڕەنگە بەلەوەی کە شۆڕشەکەشی کردبێ بەلەوەی کە ڕاپەڕینەکەشی کردبێ بەڵام ئەگەر بە شێوەیەکی تنوتۆڵ و تۆکمە هاتبێتە مەیدان لەباری ڕێکخراوەی لەباری سیاسی لەباری ڕابەرایەتی هاتبێتە مەیدان کە لەناو معادلاتی سیاسی کوردستانە جێگە و پێگەیەکی هەبێ توانایی هەبێ دەسەڵاتی ینی چۆنەڵی فشاری سیاسی هەبێ بەڕای من ئەتوانێت شت فەرزکا بەسەرێکێتی پارتیا ینی وانی ئیلا بێ شۆڕش ڕووبا ئیلا ئەبێت مەسەڵەن ڕاپەڕی ڕووبا من ئەزانم کە سەرنجام گۆڕانکاری ڕیشەی و یەکجاری لە دۆخی ئێستا تەنها بە ڕاپەڕین جەماوەریە بە شۆڕشی جەماوەریە بە شۆڕشی کرێکان و زەحمەتکێشان و کەمدارامەتی کوردستانە ئەوەی کە بێت ئەم دۆخە سەرلەبەری بگۆڕێت بەڵام بە بڕای من هاتە مەیدانی بۆی وازعتەکەمەوە ئەگەر کرێکانان و زەحمەتکێشان و کارمەندان و مامۆستایان ئەمانە خۆیان ڕێکخراوکەن ئێستا بەداخەوە ڕێکخراو نین خەڵک گێتە سەر جادە مزارەکە بەڵام دوای چێتۆ ماڵی خۆی ینی ڕێکخراو نییە ئەمە بەڕای من زۆرفێکی زۆر زۆر گەورەی بزوتۆی ناڕزاتی خەڵکی کوردستانە لەباری سیاسی و هێشتا بە پێی پێویست دەژێت ڕادیکالیزمی کۆمۆنیستی و ئەمەیان نییە بە جۆرێک ئەمە بەشێکی زبەڕاستی زۆفی ئێمەیە کە ئێمە نەماتوانین نەخشە ببینین ینی بەڕای من ئەگەر بزوتۆی ناڕزاتی جەماوەری لەباری ڕێکخراوەیەوە لەباری سیاسی و زیاتر ڕادیکال بێ ڕاهبەرەکانی زیاتر ڕادیکال بن و بە جۆرێک بەرەو چەپ و بەرەو کۆمۆنیزم و بەرەو ئەمە بچەرخێ من پێم وایە ئەتوانێت ینی خاوەنی ئەو هێزە بێ کە بتوانێت زۆر فەرزکا بەسەری کێتی پارتیا واتە بە جۆرە دەستیان بەسێلەوەی کەم جەریمانە بکەن کە ئێستا زۆر بە بڵێن بە خوێنسادی بەرامبەر بە خەڵکی کوردستان ئەنجامیێن